سەرەتا سوپاسی ڤارەکەین کە هەر لە دەستپێکردنەوە وەکو ڕاگەاندنی فستیڤاڵ زۆر بەباشی بە وردی هەموو بابەتەکانمانی گواستەوە. هیوادارم ئەمڕۆیش کە لەمڕۆ دەستپێکردنی افتتاحە بەو جۆرە بێت. نوێمی فستیڤاڵی نۆڕۆژ شانۆی شەقامی کەرکووک ئەمڕۆ دەست پێکا کاتژمێر 3 ئینتڵاقاکەین 5 نمایشمانەیە لەم شەقامەوەی ئەم شەقامە گیرێت. دواتر ئەچینە سەنتەری ڕۆشنبیری، کۆنسێت هەیە، خەڵاتی ئاڵتونی هەیە، وتار هەیە. دواتر ڕۆژانی تر بێتە نمایش و چاپی کتێب و نەدووە و ئەم بابەتان. 5 هونەرمەندی دیار کە یەکێکیان ئەیاد ڕازیە کە هونەرمەندی عێراقی، جعفەر داخان ئێران، لە کورد نیگار حەسیب، شوان عەتووف، فەرشید گۆیلی. 15 وڵات ئامادەیە ئێستا لە ناو شاری کەرکووک 20 نمایش ئەکرێ. کۆمەڵە هونەرمەندی زۆر گەورە لە هەموو کوردستان و عێراق و وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و عەرەبی ئامادە بوون. فستیڤاڵ بە دروشمی استقرار لە پێناو استقرارە ئێمە کارەکەین ئەم جارە. وەکو ساڵی پار ئێمە شیعارەکەمان ئاشتی و پێکەوە ژیان بوو. ئەم ساڵ ئەوەیە کە ئارامی بۆ هەموو دنیا چکاوی ئەیبینن ئێستا لە هەموو دنیا بەتابەت لەم ناوچەیە هەمووی شەڕە، نائارامیە، کوشتن و بڕینە، بۆیە ئارامیمان هەڵبژارد. شانۆ لە پێناو پەیامێکە بۆ ئارامی. باشە کێ ئامادە ئەبێت لە ڕووی چەند وەزیرێک ئامادە بێشێک لەوانە وەزیر ڕۆشنبیر حکوومەتی هەرێمی کوردستان، وەزیری دادی عێراق کاک ئاسۆ مامەند، جەنابی پارێزگار، دایان بەرپرس ڕایشکاری سەرۆک کۆمار، هونەرمەندان لە هەموو شارەکان و ئامادە بن. نەقیبی هونەرمەندانی عێراق ئامادە بێت. زۆرترین کەسایەتەکان ئەمڕۆ ئامادە بن.